سێهەمین کاریگەری قوڕئان لە ڕووی ڕوحیەوە، لە ڕووی نەفسیەوە. ئایا قوڕئان چ کاریگەریەکی بەسەر ئینسانەوە هەیە؟ خوای پەروەردگار دەفەرمێ: یا ئەیوهە الناس قد جاءتكم موعظة من ربكم. ئەی خەڵکینە بزانن ئامۆژگاریتان لەلایەن پەروەردگارەوە بۆ هاتووە. شتێکتان بۆ هاتووە کە ئامۆژگاریتان دەکات، دڵ و دەروونتان باش دەکات، ڕوحتان ئاسوودە دەکات. ئەنجا وشفاء لما في الصدور. ئەو قورئانە شیفایە بۆ دڵ و دەروونتان، بۆ ئەو گومانەی کە لە دڵ و دەروونتاندا پەیدا دەبێت، بۆ ئەو خراپەیەی کە لە دڵ و دەروونتاندا پەیدا دەبێت، بۆ ژەنگ و ژاری تاوان ئەو قورئانە شیفایە و دڵ و دەروونتان پاک دەکاتەوە. وهودەن، ئەو قورئانە ڕێنمونیە پێت دەڵێت چۆن مامەڵە لەگەڵ خوای پەروەردگاردا بکەی و چۆن مامەڵە لەگەڵ خەڵکدا بکەی و لەگەڵ کۆمەڵگادا بکەی. ئەنجا وەڕەحمەة للمؤمنین. ئەو قورئانە ڕەحمەتی خوای پەروەردگارە. بەڕێزان، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی ڕوحیەوە ئەو قورئانە ڕەحمەتی خوای پەروەردگارە، ڕێنمونی پەروەردگارە، ئامۆژگاری پەروەردگارە. هەر کەسێک بیخاتە ناو دڵ و دەرین و خۆیەوە و بکەوێتە ژێر کاریگەری، ئەو کەسە ڕوحی ئاسوودە دەبێت، لە ڕووی دەرونیەوە ئینسانێکی مطمئین و دڵ ئارام دەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها قورئانی پێبوو، بۆ باوەڕان جاری وا هەموو دەیخوێندەوە ئینسانێک بەڕواشی بە قورئان نەبوو، بەڵام بەهۆی ئەو قورئانەوە ئیمانی دەهێنا. توفەیلی کوڕی عەمری دەوسی بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ هاتم بۆ ناو مەککە، بێباوەڕان گوتیان ئەگەر چووی بۆ ناو مەککە ئاگاد لێبێ نەچی گوێ لە محەممەد بگری. شتێکی وای پێیە وەکو سحر وایە کاریگەریت بەسەرەوە دەبێت. شتێکی پێیە کارت تێدەکان نەچی بە هیچ شێوازە گوێ لە محەممەد نەگری. بۆیە توفەیل کە ئینسانێکی شاعیر بووە، ئینسانێکی خوێندەوار و وریا بووە، دەڵێت چوومە لای کەعبە و لۆکەم لە گوێ نابوو بۆ ئەوەی کە گوێم لە محەممەد نەبێ صلی الله عليه وسلم، چونکە بێباوەڕان ئەوەن دەترساندمیان، گوتیان گوێ لە محەممەد نەگری چونکە ساحیرە و دەدخاتە ژێر کاریگەری خۆی. ئاوا وەسفیان دەکرد، چونکە دەیانزانی ئەو قورئانەی پێبوو بۆ هەر کەسێکی دەخوێندەوە ئەگەر بە دڵێکی پاکەوە گوێی لێگەت پایە، ئەو قورئانە کاریگەری بەسەرەوە دەبوو، ئیمانی دەهێنا. بۆیە توفەیل دەڵێ دواتر گوتم باشە خۆ من ئینسانێکی نەخوێندەوار نیم، با بچم گوێ لەو پێغەمبەرە لەو محەممەدە بگرم، ئەگەر قسەکانیم بەدڵ بوو قسەکانی وەردەگرم، ئەگەر قسەکانیشم بەدڵ نەبوو ڕەتی دەکەمەوە و لێی وەرنەئەگرم. بۆیە دەڵێت چاوەڕوانی محەممەدم کرد صلی الله عليه وسلم، تاوەکو لە ماڵی خوای پەروەردگار چۆوە بۆ ماڵەکەی خۆی، شوێنی کەوتم و لەگەڵیدا چوومەوە بۆ ماڵەوە. دواتر کە چوومەوە بۆ ماڵەوە داوای ئەو قورئانەیەم لێکرد بۆ ئەوەی کە گوێم لێبێ پێغەمبەر بۆم بخوێنێ. دەفەرمێ هەندێک قورئانی بۆ خوێندم، دواتر گوتم بۆم دووبارەکەوە و جارێکی دیکە بۆم بخوێنەوە. بۆیە کاتێک کە توفەیل شاعیرێکە، ئینسانێکی خوێندەوارە، دەفەرمێ کە گوێم لە قورئان بۆ یەکسەر بەهۆی قورئانەوە مسلمان بۆ ئیمانی هێنا. تەماشاکەن بەڕێزان، لە ڕووی ڕوحیەوە ئەوە کاریگەری قورئانە. بۆ چەندین کەس ئاوا ئەو پێغەمبەرە خوێندوویەتی یەکسەر بەهۆی قورئانەوە مسلمان بووە. دەی بەڕێزان، لە ڕووی ڕوحیەوە، لە ڕووی نەفسیەوە ئەو قورئانە ئینسان دەخاتە ژێر کاریگەری خۆی، ئەو قورئانە ئینسان ئارام و ئاسوودە دەکات. بۆیە لە توێژینەوە زانستیەکانی سەردەمیدا، لە چەندین توێژینەوەی زانستیدا ئەوەیان ئاشکرا کردووە زانایان کە هیچ شتێک بەقەد قورئان ئینسان ئاسوودە ناکات. ئەو کەسەی کە نەخۆشی نەفسی هەیە، ئەو کەسەی کە قەلەق و ڕاڕایە، ئەو کەسەی کە خەم و خەفەتی هەیە، هەمووی بە قورئان چارەسەر دەبێ. بەڕێزان، زانایانی بواری زانستی پێمان دەڵێن ئەوانەی کە ژڵەژان و قەلەقیان هەیە، خەم و خەفەتیان هەیە، دڵتوندبوونیان هەیە، تەنها بە قورئان چارەسەر دەبێت. لە چەندین وڵاتی غەیرە موسڵمان ئەوەیان ئاشکرا کردووە لە توێژینەوە زانستیەکاندا کە قورئان دڵ و دەرونی ئینسان ئاسوودە و کامەران دەکات. یەکێک لە زانایانی پسپۆڕ بە ناوی ئەحمەد قاضی هەڵدەستەی قورئان بۆ چەند کەسێکی موسڵمان و غەیرە موسڵمان لێ دەدات. ئەو کەسانەی کە تووشی شڵەژان و قەلەقی و دوودڵی و ناڕەحەتی و دڵتوندبوون بوون، هەڵدەستێ قورئانیان لەسەر تاقی دەکاتەوە بزانێت چ کاریگەریەکی هەیە. ئەوانەی کە غەیرە موسڵمانن بەجیا، ئەوانەشی کە موسڵمانن بەجیا، هەڵدەستێ لە شوورێکی هەیە مندا قورئانیان بۆ هەڵدەکات. تاخوا تا چەندە ئەو بارگرژی دەرونی و قەلەقیان چارەسەر دەبێ بەهۆی قورئانەوە.
تەماشا دەکات دوای ئەوەی کە تاقی دەکاتەوە ئەوانەی کە غەیرە موسڵمانن لە سەدا 60 نەخۆشیەکەیان بەهۆی قورئان چارەسەر دەبێت ئەوانەشی کە موسڵمانن لە سەدا 95 ناڕەحەتی و دڵتوندبوون و قەلەقیەکەیان بەهۆی قورئان چارەسەر دەبێت. بەڕێزان بۆچی؟ چونکە هودە للمتەقین ئینسانی ئیماندار بەهۆی ئەوەی دڵی کراوەیە بۆ قورئان چاکتر بەهرەمەند دەبێت لە کەلامی خوای پەروەردگار. بۆیە هەندێک کەس گوتیان ڕەنگە ئەوە کاریگەری زمانی عەرەبی بێت. هەڵسا جارێکی دیکە ئەو زانایە چەند شێعرێکی عەرەبی تاقی کردەوە لەسەر ئەو کەسانە، بەڵام بۆی دەرکەوت شێعری عەرەبی هیچ کاریگەریەکی نییە لەسەر ئەوانە. ئەو کاریگەریە هی قورئانە بەڕێزان، چونکە کەلامی خوای پەروەردگارە. لە ڕووی و ڕوحیەوە ئینسان ئاسوودە و کامەران و مطمئن و دڵ ئارام دەکات. ئەوەی کە چوون بۆ وڵاتی پۆڵەندا لەوێ ئافرەتێکی باش و ڕێک و پێکم بینی و زەماوەندی هاوسەرگیریم لەگەڵدا ئەنجامدا، بەڵام دەڵێ دوای مدەتێک ویستم بۆ یەکێک لە وڵاتان سەفەرێک بکەم و بچم بۆ یەکێک لە وڵاتان. بۆیە دەڵێ هاوسەرەکەم پێی وتم ئاخر ئەگەر ئەتۆ بچی من بە تەنیا بم لێرە، دوایی ئەگەر دڵم ناڕەحەت بوو، ئەگەر لە تەنیاییدا قەلەقیم توش بوو، ئەگەر ترسم لێ نیشت و ناڕەحەت بووم، ئایا من چی بکەم بە تەنیا؟ چۆن دەتوانم لێرە بە تەنیا بم؟ بۆیە ئەو گەنجە دەڵێ هەڵسام سوورەتی ئیخلاس قل هو الله ئەحەد، سوورەتێکی زۆر گچکەیە بەڵام زۆر مانابەخشە بەڕێزان، چونکە تەوحید و یەکتاپەرستی خوای پەروەردگاری تێدایە. دەڵێ هەڵسام سوورەتی ئیخلاس و لا ئیلاهە ئیلا الله و چەند زیکرێکم بۆ لەسەر وەرەقەیەک نووسی، گوتم هەر کاتێک کە من لێرە نەبووم دڵت ناڕەحەت بوو، ئەو سوورەتە بخوێنە، ئەو زیکرانە بخوێنە، بە پشتیوانی خوای پەروەردگار دڵت ئارام و ئاسوودە دەبێت. بۆیە گەنجەکە دەڕوات و سەفەرەکە دەکات، کاتێک کە دێتەوە یەکسەر خێزانەکەی دەڵێ بەڕاستی دەمەوێ موسڵمان بم، دەمەوێ ئیمان بێنم. پیاوەکە گەنجەکە دەڵێ بۆچی؟ چۆن ئیمان دێنی؟ دیارە پێشتر موسڵمان نەبووە. یعنی بەهۆی چیەوە موسڵمان دەبێ؟ دەڵێ بەڕاستی کاتێک کە تۆ لێرە نەبووی، ئەو وەرەقەی کە پێت دام، ئەو سوورەتە قورئانەی کە لەسەری نووسرا بوو، هەر کاتێک لە شەواندا ناڕەحەت دەبووم، دڵم تون دەبوو، هەر کاتێک کە دەترسام و دەشڵەژام، ئەو قورئانەیەم دەخوێندەوە دڵم ئارام و ئاسوودە دەبوو. بەڕاستی دەزانم کە ئەوە کەلامی ئینسان نییە، ئەوە کەلامی پەروەردگارە. دەزانم بەڕاستی کە ئەو دینە ڕاستە، بۆیە دەمەوێ موسڵمان بم. بەڕێزان تەماشاکە بەهۆی قورئانەوە ئەو ئافرەتەیە موسڵمان دەبێت. ئێستا لەو وڵاتە لەگەڵ پیاوەکەی لەگەڵ ئەو گەنجەیە چەندین کتێبیان وەرگێڕاوە بۆ سەرزمانی پۆڵەندی، و ئێستا نەک هەر بوونەتە موسڵمان، بەڵکو بوونەتە بانگخوازیش و بانگەوازیش بۆ دینی خوای پەروەردگار دەکەن. کەواتە بەڕێزان بەڵێ قورئان لە ڕووی ڕوحیەوە دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات، ئیمانی ئینسان بەهێز دەکات، دڵی ئینسان ئارام و مطمئن و دامەزراو دەکات. بەڕاستی ئینسان لە هەر ڕوویەکەوە کە باسی ئەو قورئانە بکات، بەڕاستی گەورەی ئەو قورئانەیە تەواو نابێت.